هەرچەندە بەرپرسانی باڵای ئێرانی چەندین جار ئەوەیان دووپات کردووەتەوە کە نایانەوێت ببنە خاوەنی چەکی ئەتۆمی، بەڵام ئەمریکا بەردەوامە لەسەر هەڕەشەکانی و کۆکردنەوەی هێز و جبەخانەی سەربازی لە دەوروبەری ئێران و هەڕەشەی هێرشکردنە سەر ئێرانیش زوو بە گوێی تاراندا دەداتەوە. گۆڤاری ئیکۆنۆمیستی بەریتانی لە راپۆرتێکی شیکاریدا ڕایدەگەیەنێت دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە پرسی مامەڵەکردن لەگەڵ ئێراندا یاری بەڕاستیەکان دەکات، جەخت لەوەش دەکاتەوە تەنانەت گەلی ئەمریکاش نازانن سەرۆکەکەیان بە دیاریکراوی چی لە تاران دەوێت. ئیکۆنۆمیست گومانێکی قوڵتر دەخاتە ڕوو ئاماژە بەوە دەکات کە گەورەکەی کۆشکی سپی خۆیشی بە تەواوی ئامانجەکانی نازانێت. راپۆرتەکە ئاماژەی بەوەش کردووە ئامانجەکانی ترامپ بەرامبەر بە ئێران تا ئێستاش بە نادیاری ماونەتەوە. ئاماژەی بەوەش کردووە کە ناوبراو یاری بەڕاستیەکان دەکات و هیچ دیدگایەکی ڕوونی بۆ ئەگەری ڕوبەڕووبوونەوە نییە. ئەوەش سەرەڕای کۆکردنەوەی گەورەترین هێزی سەربازی ئەمریکا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە دوای داگیرکردنی عێراق لە ساڵی 2023ەوە وێنەی نەبووە. ئیکۆنۆمیست تیشکی خستۆتە سەر لێدوانە بچڕ و گۆڕاوەکانی ترامپ و دەڵێت جارێک پاساوی ڕێگریکردن لە چەکی ئەتۆمی دەهێنێتەوە و جارێکیش لەسەر کوشتنی خۆپیشاندەران هەڕەشەی سزادانی ڕژێم دەکات، یان باز لە ناوبردنی جبەخانەی موشەکی و تەنانەت ڕووخاندنی تەواوەتی ڕژێم دەکات. لەبەر ڕۆشنایی ئەم دژیەکیانەش گۆڤارەکە دەڵێت ئامانجی کۆتایی ترامپ بە تەمومژاوی ماوەتەوە، هەروەها جەخت دەکاتەوە ئەگەر جەنگ هەڵبگیرسێت دەبێتە هەنگاوێک بەبێ ئامانجێکی ڕوون. لەبەرەوەی لە مێژووی ئەمریکادا هێزی بێستراتیژ دیاریکراوی هاوشێوە بوونی نەبووە. گۆڤارەکە دەژڵێت ئامانجی سەرەکی واشنتۆن لە 2 دەی ڕابردوودا هەڕەشەی بەکارهێنانی هێز بووە بۆ پاشەکشەپێکردنی تاران لە دۆسیە ئەتۆمیەکانی، وەک ئەوەی لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوودا ڕوویدا. هەروەها ئامانجەکانی دیکەش وەک سنووردارکردنی موشەکە بالستیەکان و بڕینی دەستی بریکارەکانی ئێرانە کە لەلایەن تارانەوە بە توندی ڕەت دەکرێنەوە. پێشی وایە ڕووخاندنی ڕژێمی ئێران سەرکێشێکی مەترسیدارە و ئەزموونی تاڵی عێراق دووبارە دەکاتەوە. ڕاپرسیەکی هاوبەشی ئیکۆنۆمیست و دامەزراوەی یوگۆڤ دەری خستووە تەنها لە سەدا 27 ئەمریکیەکان لەگەڵ لێدانی ئێراندان، تەنانەت لایەنگرانی بزوتنەوەی ماگا تووشی سەرسوڕمان بوون کە چۆن ترامپ بەرەو جەنگێک دەچێت کە لە بانگەشەی هەڵبژاردندا دژی دەوەستایەوە. راپۆرتەکە ئەم ناڕوونیە بۆ خودی کەسایەتی ترامپ دەگەڕێنێتەوە کە پێش ئەوەی بیر بکاتەوە تویت دەکات. ئاماژەی بەوەش کردووە ناوبراو لە گۆشێکی تەسکدا گیری خواردووە، چونکە لە کانونی دووەمی ڕابردوودا هەڕەشەی وەڵامدانەوەی کوشتنی خۆپیشاندەرانی دەکرد، بەڵام تا ئێستا بێدەنگە. هەروەها ئاماژە بە خولیای هێزی سەربازی ترامپ دەکات دوای هێرشەکانی سەر ئێران و فەنزوێلا. لە کۆتایی راپۆرتەکەدا ئیکۆنۆمیستیشکی خستووەتە سەر دژیەکی ڕوونی وتاری بەرپرسانی ئەمریکا و دەڵێت ستیڤ ویتکۆڤی نێردەی دیبلۆماسی دەڵێت ئێران تەنها هەفتەیەکی ماوە بۆ دروستکردنی بۆمبی ئەتۆمی، بەڵام ترامپ دەڵێت بەرنامە ئەتۆمیەکەیان بە تەواوی وێران کردووە. بۆیە ئەگەر ترامپ ڕاست بکات ئەوە جەنگ پێویست نییە، و ئەگەر ویتکۆڤ ڕاست بکات کەواتە سەرۆک درۆ دەکات. گۆڤارەکە ئاماژە بەوە دەکات ترامپ یەکەم سەرۆک نییە لە تاقیکردنەوەیەکدا شکست دەهێنێت. جۆرج دەبلیو بوش بە هیوای بێهێزکردنی ئێران عێراقی داگیر کرد، بەڵام ئەنجامەکەی پێچەوانە بووەوە. باراک ئۆباماش ویستی دراوسێتیەکی باش لە ناوچەکە بچەسپێنێت، بەڵام هاوپەیمانەکانی ئەمریکای تووڕە کرد.